سەبارەت با سەرکەوتنی حکوومەت یاریمی کوردستان لە بەڕێوەبردننی پرۆسی حەجی ئەم ساڵ بەڕێز کاروانستونی گوتێبێژی بەڕێوەبەرایەتی گشتی حەج و عومرەی هەرێمی کوردستان لە سعودی لەگەڵمانە کاکەڕان سوپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان بەخێر بێن بۆ گرنگیدان بەواتەش زۆر سوپاس. حکوومەتی عێراق سوپاسانەکە بۆ بەڕێوەبردننی حەجی ئەم ساڵ بە شێوەیەکی سەرکەوتووانە. مامەڵەتان لەگەڵ حاجیان ئەم ساڵ چۆن؟ بەناوی خۆی گەورە میهرەبان زۆر سوپاس بۆ ئێوە دیالە حکوومەت یاریمی کوردستانەوە بە تهدید لە کابینەی نوێم گرنگێکی زۆر بە بواری پرۆسی حەج و عومرە دراوە و ڕۆژانە ئێمە خەریکی ڕێکخستنی کاروباری حەج و عومرەین. دیارە ئەمە دوم ساڵە لەسەریەکە حکوومەتی عێراق خەڵاتی لە بەیتوم وەردەگرێتن کە وەکو باشترین شان جیهانی دەستنیشان دەکرێتن و لە نێو هەموو شاندە جیهانیەکاندا لە خزمەتکردنی حاجان کە ئەمەش لەسەر چەند پێوەرێک دادانراوە ئەو پێوەرانەی کە دادەنرێتن بریتین لە شوێنی مانەوە خواردن خزمەتکردن نەبوونی کێشە ناو حاجیان ناخۆت کەمترین کێشیان هەبووە کەمترین ڕێژی مردنیان تێدا تۆمار کردەوە ئەو شوێنانەیە کە بۆن دەگیرێتن ئەو ئوتێلانەیە یاخۆت خواردنەیان پێوەرێکی تر کە زۆر سعودیا ینی بڵێن پشگیری پێ دەکاتن ئەوەیە کە ئەو دەستانە زووتر کاروباری خۆیان بکەن لە بەڕێکردنی حاجان و دانانی ناوی حاجان بە خۆشحاڵی ئێمەش لە هەرێمی کوردستان ڕەنگە زووتر لە عێراق ئێمە ئەو کارەمان کرد بێتن چونکە ئێمە کاری ڕۆژانەمان ئەگەرچی پرۆسی حەج کۆتایی شاتووە ئێستا بەڵام ئێمە بە بەردەوامی ئەم کارە دەکەین و بەر لەو ماوەی کە بۆ حکوومەتی عێراقیش دەستنیشان کراوە ئێمە بەرهەڤین و کارەکانی خۆمان حاضر کردووە و لێرە جێگای دەستخۆشیەکە حکوومەتی هەرێمی کوردستان بەتابێت جەنا بڵێن مەکتەبی سەرۆکوەزیران کە بەردەوامی لە سەرهێڵنەوە گرنگێکی باش من بابەتە دەدرێتن و تا دێتن ئێمە خزمەت گوزارەکانمان بەرفراوانتر دەبێتن بۆ حاجیان و عومرەکارانی هەرێمی کوردستان تاواکو بتوانین بە باشترین شێوە خزمەتیان بکەین. ئەمەی ئەم ساڵیش کە بریتی بوو لە دوو نووسراوی فەرمی کە لە ڕێگەی دەستەی باڵای حەج و عومرەی عێراقیەوە ئاراستەی بەڕێبەرایەتی گشتی حەج و عومرەی هەرێمی کوردستان کراوە ئەیکان کە تایبەتە بە هەموو فەرمانبەرانی بەڕێبەرایەتی گشتی حەج و عومرەیەکیشان تایبەتە بە خودی سەرۆکی شاندی حاجان هەرێمی کوردستان شێخ نیاز نەقشبەندی کە ڕۆلێکی بەرچاوی هەبووە لە خزمەتکردنی حاجان و دانانی ئەو پلان و بەرنامەیە کە ئەم ساڵ ئەمە دووەم ساڵە ئێمە جێبەجێ دەکەین کە ئێمە حکوومەت عێراقیش خۆی دانی بۆ دەنێت کە پشکی شێر لەو خەڵاتەی کە حکوومەتی عێراق وەریگرتووە ئەو خزمەتەیە کە حکوومەتی هەرێمی کوردستان پێشکەش بە حاجیان و عومرەکاران دەکات. زۆر باش کاکەڕوان، ینی ئەو حاجیانی کە ڕۆشتون تیمی تایبەتی پزیشکیان لەگەڵا بووە لە بوونی هەر حاڵەتێکا چارەسەریان بۆ بکرێت؟ بەڵێ ئێمە ساڵانە بۆ خۆ ئامادەکردن بۆ پرۆسی حەج پلان و بەرنامەی تایبەت دادەنێن و لەوانە دانانی تیمی پزیشکی دانانی تیمی مرشدینی ئاینی دانانی فەرمانبەرانی تایبەت لەگەڵ حاجان ئەگەرچی ئەم ساڵ من هاوسەفەریان نەبووم لە پرۆسی حەج بەڵام هاوکارانی ئێمە و فەرمانبەرانی ئێمە بە بەردەوامی لەگەڵیاندا بوونەوە لە خزمەتی حاجیاندا بوون و ئەگەر قسە لەگەر هەر حاجەیەکیش بکەن کە ئەم ساڵ گەڕاوەتەوە هەمان ئەو قسانانی من دووبارە دەکاتەوە و هەمان ئەو شاتیمان بوو دەداتن کە ئێمە لێرە لەگەڵ جەنات و لەگەڵ هاوکارەکانی دیکەش کە ئێمە زۆر خەڵکمان ئاگادار کردەوە کە بە ڕێگەی ڤیزەی عومرە خۆت ڤیزەی جۆرا و جۆر حەج نەکەن بەڵام کێشەیان دروست کرد. بەڵێ بە حاجیە بۆ بە فیزەی ساڵی چۆتە سعودیە فەرزی حەجی ئەنجام داوە، ینی تیمی تایبەتی لەگەڵانە بووە تیمی پزیشکی لەگەڵانە بووە کەس دەبڕێنماییان بکات ئەمانە چۆن ئیجراتیان لەگەڵاکرێ بێگومانەمانە لە ڕێگەی کۆمپانیەکانە وەڕن کۆمپانیەکان چۆن ئیجراتیان لەگەڵاکرێ هیچ ئیجراتێ بۆ کۆمپانیانە؟ بەڵێ دووچاری مردنیش بوون لەوێ. بەڵێ ئێمە دوو ساڵە لەسەر یەک بەو ڕێنمانەی کە ئێمە لە وەزارەتی حەج و عومرەی سعودیە وەردەگرین کە ڕێگە نادەن جگە لە ڤیزەی حەج بە هیچ جۆرە ڤیزەیەکی دیکە خەڵک حەج بکاتن بەداخەوە خەڵکی ئێمە ئەم پەیامیان بە هەند وەرنەگرێت و بەدوای پەیامی خەڵکانی کەوتن کە وەکو بازرگان بە پرۆسی حەجیان کردن ویستیان حەج بە جۆرێکی دیکە بە جۆرێکی نەئاسایی بکەن. خەڵکە بۆ تەلەفۆنی بۆ خۆی خۆم کردووە کە دەڵێ قسەکانی ئێوە هەمووی بەشێک بوون لە زێر ئێمە بە هەنوان وەرمەگرت و گوێمان پێ نەدان. خەڵک لەوێ تووشی کێشە و گرفت بووە ڕۆژانە لە مەکە دەستگیر دەکران و دەبردانە جەدە دەبا بە 300-400 دلار بێنە مەکەوە. حاڵی خەڵکێکە ئەوە بوو کە نە خزمەت گوزاری تەندروستیان لەگەڵدا بوو نە خزمەت گوزاری کارگێڕی هیچ شتێکیان لەگەڵدانە ئەو حاڵەتانەی مردنەی کە تەنها یەک حاجی لە هەرێمی کوردستان کە لە ڕێگەی بەڕێبەرایەتی گشتی حەج و عومرەی هەرێمی کوردستانەوە سەفەری کرد و تەنها یەک حاڵەتی گیان لە دەستدان هەبووە و هەموو حاجانە شایەتی دەدەن کە
لەوێ لە کێوی عرفەت چه خزمەتێکیان کراوە بە پێچەوانەوە ئەوانەی کە چوون نە خزمەت گوزاریان بە بەو گەرمایەی ڕێگەی 20 کیلومتر بە پێ بچی و بێەوە زۆربەی ئەوانەی کە مردن ڕاستە ئەجەلیان هاوت بەڵام هۆکاری سەرەکی کە حکوومەتی سعودیا خۆشی دانی پێودەنە کەمە هۆکاری لەبەرەوەی گەرما و ینی کەم تەرخەمی ئەو بە کە هیچ خزمەت گوزاریەکیان نەبوو من دەمەوێت لێرە ئاماژە بەوەش بدەم کە حتا خودی کەناڵەکانی سعودیا یاخود ڕاگەیاندکارەکانی سعودیا پەیوەندیان بە ئێمەوە کردووە بە منەوە کردووە کە دەستخۆشی لەو ئەدایە کردووە کە ئێمە وەکو حکوومەت یاریمی کوردستان وەکو بەڕێبەتی گشتی حەج و عومرە لە هوشیارکردنەوەی خەڵک لە ڕوونکردنەوەی هەموو ئەو بابەتانێک کە تایبەتن بە پرۆسەی حەج بۆ خەڵکمان ڕوون کردوێتەوە کە خۆیان لەو ڕێگەیە نەدان و ئەمە بوو کە ئەم حاڵەتانە دەکێتەوە ئێستاش بە فەرمانی ڕێزدار مەسعود بارزانی سەرۆکی حکوومەت یاریمی کوردستان لیژنەیەک دانراوە لە وەزارەتی ئەوقاف و وەزارەتی ناوخۆ و داواکاری گشتی هەموو ئەو کۆمپانیانەی کە دەستیان هەبووە یاخود گومانیان ئەوە هەبووە کە خەڵکیان بردووە یاخود جۆرێک مامەڵەیان بەو خەڵکیەوە کردووە ڕێکیان سەفەرەکەیان بۆ ڕێخستووە هەمویان بە یەک لیست ئێستا لێکۆڵینەوەیان لەگەڵ دەکرێت تا یەک لابوونەوەی کێسەکانیان کە ئێستا فەرمانبەرانی ئمە بە بەردەوامی کار دەکەن تا ئەو کێسانە یەکلایی نەبرێنەوە هیچ کۆمپانیایەک بۆی نابێتن گەشتی عومرە بکات و ئەگەر لەسەرشی ساغ بێتەوە کە ئەم کۆمپانیا کاری حەجی بازرگانی کردووە جارێکی دیکە بۆی نابێت نە لە هەرێمی کوردستان و نە لە عێراقیش ینی لە بابەتی حەج و عومرە کار بکاتن باش ئەگەر هەر حاجێک سکاڵایەکی هەبێ لەسەر کۆمپانیاکان ئەتوانێت سکاڵاکە بێنێتە لای ئەو ئیجراتەوەی لەگەڵاکەن ئەگەر زەرمەند بوو بیان مامەڵەیەکی نەشاوی لەگەڵا کرد بێ باش شێوەیەکە سکاڵایە بەڵێ پێشتریش ئێمە ئامادە ئەومان بڵاو کردوێتەوە لە ڕێگەی هەم بەڕێستانەوە و لە ڕێگەی کەناڵەکانی کەش هەر حاجیەک هەر عومرەکارێک کە لەم ڕێگەیە تووشی کێشە و گرفتێک دەبێتن تووشی هەر جۆرێک لە فێڵی لێ دەکرێتن دەتوانێت سەردانی بەڕێبەتی گشتی حەج و عومرە بکاتن بەڵێ عومرەکاریش بۆ نمونە ئێمە ئەو ساڵ ئەو گرێبەستەی کە بۆ عومرەکارانمە ئەو کۆمپانیانە کە خەڵک دەگوازنەوە دەبی پێشوەختە بەرنامەی حاضر هەبێتن بە خەڵک بڵێتن ئەمە ئوتێلەیە کە لی دادەبەزن ئەم جۆری ئەم خزمەت گوزاریانەیە کە پێشکەش دەکەن ئەگەر لەم خزمەت گوزاریانە لا بداتن پێویستە قەرەبووی عومرەکارە بکاتەوە ئەگەر قەرەبووی نەکاتەوە ئەو عومرەکارە دەتوانێت سەردانی بەشی یاسایی ئێمە بکات یاخود بەشی یاسایی وەزارەت کە ئێستا ئەو لیژنەیە کە پێکاتوە ڕۆژانە لە بەشی یاسایی وەزارەت گوێ لە سکاڵاکان وەردەگرێت و سکاڵای هاوڵاتیان وەردەگرێت هەر کەسێک لە حەجی ئەم ساڵ بازرگانی پێکراوە کێشەی بۆ دروست کراوە پارەی لێ بە هەدەر چووە دەتوانێت لە یەکشەمەوە تەمانەوە چەند ڕۆژە لیژنەیە خەریکی لێکۆڵینەوەیە لە یەکشەمە و لە ڕۆژانی داهاتوش هەم سەردانی وەزارەت هەمیش ئەگەر سەردانی بەڕێبەتی گشتی حەج و عومرە بکاتن و ئەگەر بۆشی نەکرا ئێمە هەشت نووسینگەمان هەیە لە هەر چوار پارێزگا و چوار ئیدارە سەربەخواکان بۆ نمونە کەسێک لە گەرمیانەوە ناتوانێت بێتە هەولێر ئەتوانێت لە نووسینگەی گەرمیانی حەج و عومرەی هەرێمی کوردستان سکاڵای خۆی تۆمار بکاتن ئەمەش وەکو کار ئاسانیەک کە لە کابینەی نوێن بۆ هەموو هاوڵاتیانی هەرێمی کوردستان کراوە زۆر باشکا کاروان ئەم ینی ئەترافکردنە لەسەر بەڕێوەبردننی باشی ئەوە بۆ بەجێگەاندنی فەرزی حەجی ئەم ساڵ لەلایەن سعودیەوە لەلایەن عێراقەوە لەلایەن حاجیان خۆیانەوە هاانتان چۆن هاانتانەدا بۆ ساڵی داهاتووکە بەم شێوەیە و باشتریش بن بەڵێ بگومان ئەم خەڵاتە کە عێراق وەریگرتووە و هەرێمی کوردستانیش وەکو بەشێکی گرنگ لەم خەڵاتە چونکە هەموو ئەو پارێزگاکانی دیکەی عێراق وەکو نووسینگە تێدان لەم بابەتەدا بەڵام هەرێمی کوردستان وەکو بەڕێبەتی گشتێ وەکو هاوشێوەی دەستەیەک مامەڵە لەگەڵدا دەکرێتن و فراواتر ئەم خەڵاتە خەڵاتی هەموو هەرێمی کوردستانە و لە هەموو خەڵکی هەرێمی کوردستان پیرۆز بێت و لە کابینەی نوێمی حکوومەت هەرێمی کوردستانیش پیرۆز بێت کە بەردەوامی لەگەڵ ئێمە لەسەر هێرن لە هەموو جومگەکانی دەسەڵات و لە هەموو کارەکانەوە کە بە بەردەوامی پشتگیری پرۆسی حەج دەکەن و ئەم ساڵیش بە بڕیاری ڕێزدار مەسعود بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان 3 میلیارد دینار بۆ پاڵپشتی پرۆسەی حەجدانرا کە بۆ ئەوەی تێچووی حەج لەسەر هاوڵاتیان کەم بکرێتەوە و جگە لەوەش ئامادەی هەیە لە هەر حاڵەتێکدا حاجانی ئێمە یاخود عومرەکارەکانی ئێمە لە هەر خزمەت گوزاریەکی ئێمە لە توانانەماندا بێت لە داهاتوودا کە بیرۆکە هەیە و دەمانەوێتن ئەم پرۆسەیە زیاتر بەرەو پێشبێن یەک لەو بیرۆکانە کە ئێستا ئێمە کاری لەسەر دەکەین و ماوەی ساڵێکە لەگەڵ فەرمانگەی تەکنۆلۆژیای زانیاریە کە تیرروپشکی حاجیان ناخود ناونووسینی حاجیانیش بە هەمان شێوە بە دیجیتالی بکرێتن و ئیتر خەڵک ناچار نەبێتن سەردانی نووسینگەکان بکاتن و لە ماڵی خۆی هەواڵێکی نێو باشیشە
بەڵێ بەڵێ ئەمە بۆ ساڵی داهاتوو چێتە بواری بۆ ئەم ساڵ ئێمە خەریکین وە کۆبوونەوەکانمان چڕ کردوێتەوە لەگەڵ فەرمانگەی تەکنەلۆژیای زانیاری حکوومەتی هەرێمی کوردستان یەک لەو پرۆسانێک کە لە سەرەی کارکردن دانراوە لە پرۆژیان دانراوە و بەشێکی زۆریش تقریبان ١٩٠ کارەکانی تەواو بووە هیوادارین ئەم ساڵ بتوانین ئەم پرۆسەیە جێبەجێ بکەین و ناوی حاجیان هەر کەسە لە ماڵی خۆی لەسەر مۆبایل یاخود لەسەر کۆمپیوتەر ناوی خۆی بنووسێت ئیتر پێویست ناکات بێت لە سەراو یاخود لە نووسینگەکان چاوەڕێ بکات و ئەم ناونووسینەش ئەوە دەبێتن ئەگەر نەشمانتوانی بۆ ساڵی داهاتوەوە ئەکید پرۆسەی حاج و پرۆسەی عومرە هەمووی بەدیجیتاڵی دەکرێتن ئیتر کار ئاسانیەکی یەکجار زۆر بە هەموو هاوڵاتیان هەرێمی کوردستان دەکرێتن و لەگەڵ جێبەجێکردنی دادپەروەری و یەکسانی لە تیر و پشک و لە دەرچوونی نەوەکاندا. زۆر بەڕێز کاروانستونی وتەبێژی بەڕێبەرایەتی گشتی حەج و عومرەی هەرێمی کوردستان سوپاس بۆ ئامادەبوونی بەڕێزتان کاکەڵم بەخێر بێت. زۆر سوپاس بۆ ئێوەش. بەخێر بێت.